سلااو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بە ڤیددیوەکی زۆر تایبەت هەفتەیەکی زۆر ناخۆشم بەڕێکرد لە ژیانم سیارە نازدارەکەی خۆم فرۆشت دزیمان لێکرێ لە مارێم ئەکتیوی ڤیددیوەکەم زۆر دابەزی هەفتەیەکی ناخۆش بە ژیانم بۆیە گوتم دەبێ هەفتەیە بێتەوە ژیانمان پۆزتیڤ بکەینەوە ئەوڕۆ ئەنبۆکسی دوو پاکەت دەکەم کە لە بەرخاتری ئێوەیە زۆربەی زۆری وەروە دوو پاکەتی زۆر گرینگە لە ژیانم کە دەبی بیانکەمەوە یەکەمیان با پێتان بڵێم ئەوەیان چییە لۆگۆیەکانی پلەیستەیشنیە شتێکی زۆر زۆر جوانە لە مێژە بە تەما بوو بیکڕم بەڵام هەر نەدەڕەخسە و دەویست ئەسلەکە بکڕم عادیەکان نەکڕم ئەندێک عادی هەیە ڕەنگا و ڕەنگە ئەلەماتەکانی پلەیستەیشنی تێدایە ئەم ڕەنگەکانی تێدایە لە ئەکس تەرتیبات شت وەروە بە USB کار دەکات هاوڕێیان بۆیە ستەکەین سەرەتا بابین ئەوەی لێرە دابنین ئەوە شێازەیە گلۆپەکی جوانە ئی پلەیستەیشنیە بە ئەوە لێرانەوی جارێ هەتاوەکو ئەمە ئەنبۆکسی شتە گەورە و مهمەکە دەکەین ئەویش بابێن ئەنبۆکسی Xbox Series بکەم پێشەوەی بسمە ئەنبۆکسەکەی بکەم دەبێت پێتان بڵێم کەوە من پلەیستەیشن 5 من سەرەتایەکانی تەمەنی پلەیستەیشن 5 کەەوە کاتێک کە تازە لە کوردستان بڵاو کرایەوە هۆکارێکەشی چ بوو دەمی زۆرترین ڤیدیۆ لەسەر دروست بکەم چانەکان پێ گەورە بکەین وەلحەمدوللا سودێکی زۆرمان لە پلەیستەیشن 5 وەگرت وام لە بۆ ئێوەش ڕوونکردنەوەی باشمان داتاوەکو ئێستا دوو جار خوێندنەوەش نەبووی کە ڕیڤیو نەبووی کردێت جاری یەکەم کە تازە کردمەوە هەفتەی یەکەم بوو جاری دومیش لە پاش 6 مانگ و 3 مانگ چیوا بوو کە بە سەری تەمەنیدا ڕۆی باسم کرد بینە سەر Xbox Series X کە بەڵێنم بە ئێوەی خۆشەویستدا بوو کە Xboxەکیش هەر دەکڕم بەڵام چکە تۆزە ئەو کۆنسڵان لە کوردستان نرخیان گرانترە لە چاو نرخی کانی مەقەسی سمێڵەکەم مەقەسە بچووکەکەم هەرمایە نرخیان گرانترە لە چاو نرخی بازار لە چاو نرخی ئەوەی کۆمپانیا مەسەن لە کۆمپانیا 500 دلاریە بەڵام بەردەست نییە لە کوردستان کۆمپانیایەکان بۆیە نرخیان گرانترە سوپاسی دوکانی هەڵدێر و ئەحمەد دەکەین بۆ دابینکردی ئەو Xboxە لەوانم کڕیام لەبەر ئەوش ناتام نرخەکەتان پێ بڵم کە من بە چەندیم کڕیا لەبەرەوەی لە بازار نرخ بەردەوام دەگۆدرێ بەڵام نزیکە لە 700 دلاری من تقریبا بۆ دەم کڕێ نزیکە لە 700 دلاری ناتوانم نرخەکەتان پێ بڵم چکە دەگۆدرێ نرخ بەردەوام لە بازارەکانی کوردستان لە هەموو ژیانم چەند یەکجار Xboxم کڕیا ینی ئەوەیە من کڕیتمەویژی من نەبووی برایەکان بوو Xbox 360 بوو Xbox One نەکڕیا بەکارش نینەیە و نازانم سیستەمەکەی کۆکوونیە تەنیا PC مێ لە پیسش گەیم پاس شتم هەبووە پێویستم بە Xboxی نەبووە هەتاوەکو ئێستا بەڵێنم بە ئێوەی خۆشەویستدا کە باری دارایی بگونجێتن پارەم بێتە دەستی Xboxەکیش دەکڕین و الحەمدولله سوپاس دۆخوا سوپاس دۆ ئێوەی خۆشەویستیش پشگیریەکانتان واتان کرد ژیر بتە ساحێبی Xbox Series X ئۆکێ دەڵێن پاکەتەکەی زۆر جوان دەکرێتەوە نامێ بیشتێنم کۆمپانیای مایکرۆسۆفت Power Your Games واو تەنیا دەڵێم واو بزانە ئەو پێشکەشکردنە جوانێ چەند بە جوانی کۆنسوڵەکەیان پێشکەش کردین دەمێت دەستی لە کامێرە بەو شێوازە پاکەتە جوانە پاکەتەکەی پلەیستەیشنی زۆر جوانە و بەڕاستی زۆر لە کۆڵخۆیان کردبووە پێشەوەی بچینە ناو کۆنسوڵەکەی بازارێتم شای چ بکەم بزانین چی لەگەڵە ئۆکێ یەکەم شت پاوەری کارەبای ئۆکێ پاوەرەکمان هەیە HDMI مان هەیە های سپید ئۆڵترا های ئۆڵترا سپید ئەو بزانمەوە HDMI 2.1 دەتوانێت تاوەکو 122 هرتز بگواستەوە بارکۆدیشیان لەسرە شوەر ئێرانە جارێم ئۆکەی هەندێک ئەوراقمان هەیە کە مهم نییە بێنە سەر کۆنترۆلەری Xboxی کە لە هەموو ژیانم کۆنترۆلەری Xboxم نەبووە نازانم کۆنترۆلەری Xbox One یاخود Series چۆنە زۆر جوانە ئەو دوو پاتریشی دەگەرات زۆر کەیفمە پاتری نەیە لەوانەیە چارجەرەکەی لە بۆ بکڕم ئەوی چارج دەبتەوە بەردەوام زۆر کەیفمە پاتری شتی نەیە ئەز ناکەم پاتری بگۆڕم بەردەوام بەس زۆر بچووکە هاوڕێیان من ئەو کۆنترۆلەرم زۆر پێ بچووکە کۆنترۆلەری ئەو پلەیستەیشن 5 کۆنترۆلەری پلەیستەیشن 5 گەورە لە دەستم یعنی ها بەڵام گرتنی زۆر خۆشە کۆنترۆلەرە بێگومان هاوڕێیان لایکی ڤیدیۆ لەبیر نەکەی سبسکرایبی چەناڵ بکە ئەگەر نەتکردیت چکە ڤیدیۆی زۆر دەکەم لەسەر جیاوازی نێوان پلەیستەیشن 5 و Xboxی کۆنترۆلەرەکان ئەکید من لەو ڤیدیۆی زۆر دەکەین ئۆکێ جارێ توش وەرە ئەرکوانم ئەو دوو پاتریش کاری پێ دەکەین ئۆکێ بینە سەر کۆنسوڵەکە جارێ بەخۆی ئەوە چییە؟ ئەوان ڕێنیشاندانە دەتوانی بە ئەپی Xboxی کۆنسوڵەکەی خۆت کار پێ بکەیت بێگومان مۆ دەکەم چکە ئەکاونتی Xboxم هەیە لە PC هەمە ئەوە کۆنسوڵەکەمانە چەند جوان دەکرێتەوە Power Your Dreams هێز بە خەونەکانت بدە واو
ئەوەش کۆنسوڵەکەیە چەند بچووکە لە چاو پلەیستێشن 5 لە ئێستا ئەوە زۆر بچووکە ئۆکێ ئەو هەڵەیە نامێ ئەو شتانە هیچی بدڕێنم دەمەوێت هەر هەمووی هەڵگرم بۆ یادگاری بشت ئۆکێ ئێستا تێگەیشتم خەرک دایانگۆ لۆ دایانگۆ کۆنسۆڵی زۆر زۆر جوانە دیزاینی دەزانمە بەستیان چ بوو کەی ئەوەش کۆنسوڵەکەیە هاوڕێیانی خۆشویستم کۆنسوڵی Xbox سیریەس سەرەکەی ئەوەی هەیە ئەو مێشەکەی هەیە مێشە کەسکەکەی هەیە لە ژووری کەسکە پانکەیەکی زۆر زەبەلاشی هەیە لەسەرەوە و کۆنسۆڵی جوانە بەڕاستی زۆر 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 جوانە ئێستا چ دەکەین ئێستا پێی دەکەین بزانین یەکەم جار چ پیشان دەداتن بارەسێ بکەین ئۆکەی تووەرە ئێرانە جارێ تووەرە ئێران ئەوە کۆنسوڵەکەمانە هاوڕێیانی خۆشەویستم دیزاینەکەیم زۆر ئافرین وچی ماماکامی هەمووزاری دەڵێ زۆر ئافرینە بۆ Xboxی دیزاینەکەیم زۆر بەڵە لە دواوە چیمان هەیە لە دواوە شوێنی ستۆرێجمان هەیە ستۆرێج ئەکسپانشن واتە توانی قەبارەکەی زیاتر بکەی بە SSD تایبەتەکەی خۆی مایکرۆسۆفتی شوێنی 2USB ئەوزام ئەوان دەبی تایپ سی سەری ئەم شتەشی بابەتەیە HDMI ئاوتمان هەیە و هەروەها شوێنی ئینتەرنێتمان هەیە و شوێنی کارە باشمان هەیە لە دواوە ئەوە پێشەوە دواوە لە پێشەوە شوێنی دیسکمان هەیە بێگومان کە سیریز Xە وەروە شوێنی یەدەمان هەیە توان لەگە یەدەی کۆنێکتکەی وەروە USB-مان هەیە لە بۆ شانکردنەوەی یەدەی خۆت ئەگە بتەوێت بە کاری بینیم هاوڕێیانی خۆشەویستم دیزاینەکەیم بەدڵە پێم وایە قەبارەکەی بچووکە زۆر گەورە نییە Xboxەکە ڕاستەکەی من لەبەر Xboxم کردێن دەمێ ئەو یاریانە تاقیکەمەوە کە لەسەر گەیم پاسی هەیە لەسەر کۆنسۆڵی ڕاستیەکەی ئەگەنا و یاری تایبەتەکانیش کە بڕیارم بێن ئەو یاری تایبەت زۆر باشە هاوڕێیانی خۆشەویستم لەگەڵم بن ئێستا کۆنسۆڵەکە پێ دەکەین ئەو هەردوو چیانتەنیش دێک هەم سیریز X و هەم PlayStation 5 کۆنسۆڵەکە پێ دەکەین و بزانین کۆنسۆڵەکە پێبوونی یەکەم جاری چۆنە بەڵام کۆنترۆلەرەکەمان بینین هاوڕێیان بسم الله خۆیان بەناوت ڕاستە بین بزانین ئەوە لەسەر چان HDMI جارێ HDMI 3 پەخش کەمان HDMI 2 یەکەم جار جوانە یەکەم جار یەکسەر ئەو لۆگۆی Xboxی دێتن جا ئەوە نازانم هەموو کاتێک ئەو دەنگە دێ یان تەنیا ئەو کاتە ئەو دەنگە دێ کۆنترۆلەرەکەش پێکەین دەتوانین لە ڕێگەی ئەپلیکیشنی Xboxەوە ئەجا من ئەپەکەمان هەیە مۆبایلەکەم بینم سێتاپەکەمان هەموو هەیە بزانین لەگەڵ لە ڕێگەی ئەپی Xbox بزان دەتوانین ئەو کارانە هەموو بکەین سێتاپ نیو کانسڵ دەرێ ئەو پیتانە بنووسە PYMX لەگەڵ مۆبایلەکەی خۆمان کۆنێکتی دەکەین ئۆکێ کۆنێکتد زۆر باشە ئینگلیشمان دەیە بێگومان United States English تەواو مشت کۆنێکتی خەتی ماڵێشکەین شتێکی ئاسانە هەڵ ڕێگەی مۆبایل و کۆنسۆڵە نوێیەکی خۆت یەکسەر کۆنێکتی ئینتەرنێت کە شتێکی باشە شتێکی ئاسانە ئەستا ئۆنلاین بوو کێبڵمان لێ کێبڵی ئینتەرنێتی ئەوە باشترە کۆنسۆڵی ئۆکێ ئەپدەیتی دەوێتن نێکست ئینستیدۆن ئەپدەیتین ئۆکێ پێش دەڵێت چ ئاپاچی دەتوانین لە بۆ خۆت داڵۆن بکەی دەتوێت ئەپەکە لە ناو Xboxەکەتە بی ئیشم بە سپۆتیفایە تەنیا سپۆتیفایمان دەوێتن یوتیوب و نێتفلیکس و ئەو شتانەمان نایە هیچمان پێی نییە ئەستا Xboxەکەمان کۆنێکتە لەگەڵ هەموو شتی وەروە گەیم پاسشمان هەیە بێگومان گەیم پاس ئۆڵتیمەیتمان هەیە واتە گەیم پاسم هەم لەسەر Xboxەکەم هەیە ئێستا حالیان هەم لەسەر PCشم هەیە گەیم پاس ئۆڵتیمەیت کە زۆربەی یاریەکانی EA لە خۆ دەگری زۆربەی شتەکان لە خۆ دەگرین ئەستا پێکۆ سەیری دەکەین و زیاتر لە بۆتان ڕوون دەکەمەوە کە گەیم پاس چۆن کار دەکەوت چۆن کار ناکات ئەتا ئەوە ئینستۆڵ دەبی دەبێت جیاوازێکی ببینن نەگۆ جارێ سەیری ئەو دوو کۆنترۆلەرەکەن ئەوە دەستی منە دەستێکی زۆر زەبەلاحیشم نییە بەڕاست دەستم زۆر گەورە نییە من ئەوە تقریبان دەتوانم بڵێم دەستی پلەیستەیشنی تۆزەک بچووکترە لە گەورەترە لە دەستی Xboxیم دەستی Xboxی قەڵەوترە ڕاستە بەڵام پلەیستەیشنی ئەوانەی ئەو لایەنەی تۆزە قەڵەوە بەڵام دەستی Xboxیم زۆر سووکە ئەوە زۆر قورسترە ئەوە سووکترە بەڵام هەز دەکەم لە ئێستاوە هەز دەکەم ئەو دەستکەم پێخۆشە گرتنی بەڵام بەداخەوە هەمان ئەو تایبەتمەندیانە نییە مەسەرەن هاپتیک فیدباکەکەی نییە کە لەناو پلەیستەیشنی هەیە دەستی دوالسێنسی هەیە جای لە کۆنترۆلەرەکەی نازم ناویشیە هێشتا
کۆنترۆلەرەکەی ئەکسبۆکسی نیێجارە بەڵام دڵخۆشم ئەستش هیوادارم شتێکی جوان دەرچیتم جا من ئەوم هەیە ئەکسبۆکس ئۆڵتیمەیتەکەم هەیەواتە هەم لایڤ گۆڵدەکەم هەیە هەم گەیم پاسشم هەیە هەم لێرەشەمە هەم لەسەر پیسشەوە تا هەموو شوێنێکی کاڤرێجم مەزبوطە بەڵام حەقە پێمان بڵێ کە چەند مێگەبایتەوە بی یاریشی داوڵۆد بکەین ئێستا دەرێ وێڵکەم ژیۆ کۆنترۆلەرەکە داگرین ئەی ئەپدەیت کۆنترۆلەرەکەش ئەپدەیتی لە بڵاتی دەرێ ئەویش ئەپدەیت کردەوە هاوڕێن ئەو هەموو یاریەی ئەکسبۆکس 360 هەیە لێرە ئەو هەموو یاری ڕاقیانە EA Play ئەو هەموو شتێک تێدایە زۆر خۆشحاڵم ینی حەز دەکەم ئەو یاریانە هەرهەمووی تاقیکەمەوە بەڕاستی ئەوە چاکە ئێستا باشترین ئەوە دیتەوە کە دیسپلەیات 4K دەدێتەوە بە 4K بڵێ باشترین سێتینجی لە بۆ تەلەڤیزیۆنەکەیمە هەڵبژار بە خۆی ئەکسبۆکسەکە Take me home. Okay. ئەوە UI-ەکەی Xbox Series X-ە سادەیە گەیم پاس بینی ناو گەیم پاسی ئەوە یاریەکانی گەیم پاسی ئەوە دیتە نوێیەکەی ماینکرافتی کە بەردەستە ئێستا حالەیە زنجیرەی لۆکی ئەو یاریانە هەموو دەتوانین داوڵۆد بکەین ئەو هەموو یاریە خۆشە ئەو هەموو یاریە خۆشە دەتوانین داوڵۆد بکەین هاوڕێیانی خۆشەویستم بگومان ئەوڕێن یەکەم یاریکە دمێ داوڵۆندی بکەم دەی فۆرزای داوڵۆد بێت تاوەکو ئێستا و یاریم نەکردێ لە ژیانم فۆرزا ڕایزم 4 نەمکردیە دەست بە داوڵۆندی دەکەم 8 گیگایە ئینستۆڵ دەینە بەشی کیوی بەڵام ئەو ڕەنگە کەسکەم زۆر بەدڵ نییە لەوانەیە بتوانم بیگۆڕ نازانم گۆڕینی هەیە یاخودنا بزانین هەیەی هیچ نازانم هیچ ئەو دەگەڕێن دواتر بزانەتوانم ئەو باگراوندان و شتانە تۆزە دەستکاری بکەم ئەوە لەسەر داوڵۆندمەندانایە یاریەکە تقریبان 8 گیگایە دەڵێ پێویستیت بە نزیکەی 3 کاتژمێرە بۆ داوڵۆندکردنی کامل یاریەکە بە کێبڵ لێماندایە خەتی FTTH ڕێز و خۆشەویستی قوڵکە ناوڕێیان خۆشەویستم چاوتان ماز دەکەم ئەوەش ئەکسبۆکسەکە نوێیەکەمان بوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بیت کا دەکەم لایکی ڤیدیۆ لەبیر نەکەی سەبسکرایب چانەڵ بکە تۆنێک ڤیدیۆی نوێ بەڕێوەیە خواتان دەگەم